إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله تبارك وتعالى من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله وصفيه وخليله وخيرته من خلقه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله سبحانه وتعالى، وخير الهدي هدي نبينا صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانان، داواکەم لە خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقبەت خێر بکات، وتاری ئەمڕۆمان لە ژێر ناونیشانی ئەوەیە ئەبێ ئینشاءالله ئەم ژیانی دنیایە هی ئەوە نییە ئینسانی مسلمانی عاقڵ و ژیر خۆی بۆ بدۆڕێنێت. خۆشەویستان، وەکو دەستپێکێک ئەچینە خزمەت یەکێ لەو ئاەتانەی قورئان کە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. ئەگەر ئینسان خۆی بە مسلمان و ئیماندار بزانێت، خوای پەروەردگار بانگی جەنابتانەکە و بانگی ئەو کەسانەکە کە خۆی بە ئیماندارە زانێت. یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم، خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن، و ئەهلیکم نارا، ماڵ و مناڵتان لە دۆزەخ ڕزگار بکەن. و پەروەردگار ئەفەرمێ: وقودها الناس والحجارة. ئەگەر ئەمڕۆ من لم يكن لنفسه فكيف يكون لغيره، ئەگەر جەنابت ئەمڕۆ دەسمایەکەت تەمەنتە، خۆت لە دۆزەخ نەپارێزی، دوو ڕۆژی تر پەرژینێ قایم بێ لە ڕووتان تەمەنا ئەکەم ئەوەمان بەسەرانەیە. من و ئێوە زۆر بەبێ ئەرزشی خوای پەروەردگارەمان کاتە دۆزەخەوە و ئەبینە سوتەمەنی دۆزەخ لەگەڵ بەردی کبریتا خوابمان پارێزێ. ئەو کاتە خۆت ئەبیت بە مقەویمات و بڵێسەی دۆزەخ خوابمان پارێزێ. وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد. سەیری عەدالەتی رب العالمین بکە. خوای پەروەردگار کۆمەڵە مەلائیکەیەکت بۆ تەعین ئەکا لە دۆزەخە، تۆ ناناسێت، نازانێ کوڕی کێی، نازانێ خزمی کێی. لا يعصون الله ما أمرهم. ئێمە ئێستا خوا زۆر ئەمری پێمان کردووە، بەڵام لە زۆریا عیسیانی خوا ئەکەین. لە زۆر شتا خوای پەروەردگار ئەمری پێمان کردووە، بە گوێی فەرمانەکانی ئەڵڵا ناکەین تەبارەکە وتەعالە. و لە زۆر شوێنە نەهی لێمان کردووە ئەچین ئەوە ئەکەین کە نەفسی خۆمان ئەیەوێت. بەڵام ئەو مەلائیکەتانە تەعین کراون: لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. نە عیسیانی خوا ئەکەن و ئەوەش ئەکەن کە ئەڵڵا ئەیەوێت سبحانه وتعالى. بۆیە خۆشەویستان، زانایان لە تەفسیری ئەم ئاەتە سێ خاڵیان داناوە زۆر مهمە. کاتێک کە ئێمە باسی ماڵ و مناڵەکەین، ئەویش بەوەی کە 2 مانگە تقریباً 65 ڕۆژە لە بەریتانیام، حەز ئەکەم بزانن ئەگەر ئێمە لە کوردستان ژیانمان لە ژێر خەتەرا بێ، دینمان لە ژێر خەتەرا بێ، عەقیدە و بیر و باوەڕمان لە ژێر خەتەرا بێ، بۆ بەلا ڕێبردنی کۆمەڵێن نیقاشی لاوەکی کە هەندێک خەڵک لەبەرەوەی ئیسفادەی لێەکەن بۆ دیفاعکردن لە عەقیدەی باتڵی خۆیان، دینەکەی ئێمە بەلا ڕێیابەرن، ئێوە ماڵ و مناڵتان لە ژێر خەتەرایە لە وڵاتە خۆشەویستە. ئەوە بۆیە باسی ماڵ و مناڵیش ئەکەم. بۆیە زانایان ئەفەرمون 3 خاڵ زۆر گرنگە ئینسانی مسلمان بەرامبەر ماڵ و مناڵی خۆی بیکە. یەکەم: العناية بهم لأنهم يولدون على الفطرة. ئەبێ زۆر ئاگداری مناڵەکەت بی، چووکەم لەسەر فیتڕەتی ئیسلام و لە ناو ماڵێکی مسلمانە لەدایک بووە. ئەوە خاڵی یەکەم بەرەنگاربوونەوەی تووە بۆ مناڵەکانت کە بیکەی. و دووەم خاڵ: بث روح الإيمان وتوحيد الله تبارك وتعالى في قلوبهم. خۆشەویستی ئیمان بخەیتە دڵیانەوە، لەسەر تەوحید ماڵ و مناڵت پەروەردە بکەی، لەسەر ناسینی ئەڵڵا
وردبوونەوە لەو معانیانەی کەوەها لوقمانی حەکیم کە سوورەتێک بەناوێتی لە قورئان یەکەم ئیشێک کە کوڕەکەی فێرەکە چی فێڵێ؟ ئەڵێ کوڕم شەهادەی بەرز بێنە، خوای گەورە وەسیەتی بۆ من و تۆ چییە؟ وەلا تەموتن ئیلا وەئەنتم مسلمون. یا ڕەبی کوڕەکەی من هیچ کاتێ بە دکتۆر نەبێ بڵێن دکتۆر فڵان کەس کوڕی مامۆستا عادیل، یا ئەڵڵا تەماتە فرۆشێ بێ لە چەمچەماڵا بەڵام بچێتە بەهەشت. خوای گەورە وەسیەتی بۆ من و ماڵ و مناڵم ئەوەیە وەلا تەموتن ئیلا وەئەنتم مسلمون. با کوڕەکەی من پرۆفیسۆر بێ ئەگەر گومڕابوو چی قیمەتی هەیە؟ با گەورەترین بزنسمان بێ لە بێرمیگام ئەگەر زەکاتی ماڵەکەی نەدا، ئەگەر ڕیبای خوارد حرامی پێیا کرد چی قیمەتی هەیە ئەو ماڵە؟ ئێمە ئەڵڵا وەسیەتی پێمان کردووە بە موسڵمانەتی بگەڕێینەوە. لوقمان کاتێک کوڕەکەی نەسیحەتەکە ئەفەرمێ یا بونەیە لا تشرک بالله إن الشرك لظلم عظيم. یەکەم شت ڕوحی تەوحید و ئیمانە خاتە دڵی مناڵەکەیەوە. ئێمە ڕۆژانە 8 سەعات لە هەشتی بەیانیەوە بە سەیارەی ئاخر بۆ دیلی خۆمان کشە جوان و کوڕە جوانەکەمان تەسلیم بە مەکتەب ئەکەین هەتا 4 ئێوارە نازانین چی فێر ئەکرێ. من چوومەتە سەردانی زۆر ماڵە کوردی بەڕێز کەسایەتی مناڵەکانیان بە کوردی فەسیح قسە ئەکەن، زۆرم دڵ پێخۆش بوو. هەتا چوومەتە ماڵی خەڵک کوڕەکەی محامیە، یعنی پارێزەرە، بە زمانی ئێوە سۆلیسیتەرە، لۆیەرە، خواردنی داناوتمە ماشەڵا گەنجێ وتێتی مامۆستا من محامیم، وتمە خوایە سپاس بۆت و لە بەریتانیا لە ماڵێ نانەخۆم باوکی ئەوەندە هەیمەنێ هەیە بەسەر ئەم کوڕۆ ناندا ئەنا، بەڵام ئەمە ئەزانی چیە؟ قەسەم بەخوا لە 100 لە پەنجەی دەست لێ ناپەڕێ. چوومەتە ماڵی وا کوڕەکەی لاڵە تەمەنی 15 ساڵە بە ئن و وا و وی و ئاوا قسەم لەگەڵاکە بابە ئەیکوا نالی، ئەیکوا مەحوی، ئەیکوا شعری کوردی، تۆ کوڕەکەت تەسلیمی چی کردووە ئەزیزەکەم؟ کچەکەت تەسلیمی چی کردووە؟ خۆشەویستان ئەمە خەفەتی ناخی منە بۆ ئێوەی موسڵمان. واللهی ئەگەر ماڵ و مناڵمان لەسەر خواناسی و لەسەر دین پەروەردە نەکەین دڵنیا بە زەرێکی گەوراکەین. خۆشەویستان ئەگەر ئەم لایە تۆزێت چۆڵە یەک تۆزێ مەجال دەن ئینشاڵڵا دوای هەرچی شوێنە بێ بۆ نوێژەکە مەجالێکە بێ خێرتانەگا جێ براکانتان بکەنەوە تەفەسەحوا. بۆیە خۆشەویستان دوور نەکەوینەوە لە مەوزوعەکە. ئێمەی موسڵمان لەسەرمانە ئاگامان لە ماڵ و مناڵمان بێ، ئاگامان لە بوونیەی ئەو کەسانە بێ کە لەژێر دەستی ئێمەیان. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. خوای گەورە لە ڕۆژی قیامەتا لە تۆ نافرسێ ڕێنج ڕۆڤەرەکە 2022 بوو، یاخود ماسید CS کلاسەکە 2023 بوو، یاخود لە چی کۆڕنەیەکە لە بێرمیگام دوکانتە بوو، مەطعەمەکە چەندێ قەڵەباڵغ بوو، لەوە لێت نافرسێ. لێت ئەپرسێ ئەو ماڵ و مناڵەت چی کرد بۆیان؟ چیت بۆیان پەیا کرد؟ ئایا حەڵاڵت بۆیان پەیا کرد یا حرام؟ فێری تەوحیدیانت کرد یان بەڕەڵات کرد و نانتدا؟ ئەگەر هەر قەزێ نان خواردن بێ خۆشەویستان، ئەوانەی کە لە دارستانەکانان لە ئەمەزۆن زۆر بە جوانی لە ئێمە مناڵەکانیان زیاتر بەخێوەکەن. ئێوە نەتان بینەوە لە ناشناڵ جیۆگرافیک کاتێککە ئاسکێک لەگەڵ بەچکەکەیاتە دێ ئەچێتە بەردەم پڵنگەکە بۆی بیخوا بەس بۆی بەچکەکەی ڕاکە. قەسەم بەخوا ئەو ئاسکە گەلە لە ئێمە بەڕەحمترە بەرامبەر مناڵەکەی خۆی. ئێمە مناڵەکەمان بەرەو دۆزەخ بڕوا حکمان بەسەرەوە نییە. وەک مامۆسایە بۆی جێڕامە وتی کوڕێکم هەبوو، یعنی برایەک بۆی جێڕابووتی حەزتمە کرد 15 ساڵ تەمەنێتی جاجاری شەبێ بە سەراتێکی تێکەین لەبەرەوەی مەوزوعەکەم لە بەریتانیا با دوور نەکەوینەوە. وتی داینا وتی کوڕم یعنی وتی ئەمزانی گەنجە و چۆن بڵێ ها حەدی بلوغێتی و لە ئێستا بە دواوە ڕەنگە تووشی گێڵفرێن بێ، تووشی شتی خراپ بێ، پەرژینێ قایم بێ لە ڕووتان. وتی ویستم لەو لاوە بۆی بڕۆم، نازانم ئەو لای لە من گردووە. وتم کوڕم ئەڵێ چی باسی خەتەری زینام بۆی کرد و خەتەری ئەوەم بۆی کرد و هاوسەرگیری چەندێت باشە و ئەوە تا من و دایک و ئەوە. وتی باسی ئەو فەرمودەم بۆی کرد گەنجێ دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئیزنم دە زینا بکەم، پەرژینێ قایم بێ لە ڕووتان، فەرمێ بۆ دایکت پێت خۆشە؟ ئەڵێ وتم کوڕم زینا ئەوەندە قێزەونە پێت خۆشە بۆ دایکت؟ جاوتی داد ask my mom. کوڕەوتیتم هەسەبانە دەمە ناو دەمتا. تێگەی خۆشەویستان ئەمە ئەو پەروەردەیە کە لە هەشتی بەیانی و مناڵەکەت تەسلیمی سکوڵ ئەەکەی. تێگەی چکەم بۆ ئەوەی لەلا نۆرمەلایز کراوە. That's her right. That's his right. That's his opportunity. ئاوا ئەژی نابێ خۆشەویستەکەم. فبۆیە ئێمە یەکەم شت ئەبێ ڕوحی ئیمان و ئیسلام و تەوحید بکەینە قوڕجی مناڵەکانمانە، فێریان بکەین قەسەمەن بیللا 100 ساڵی تر تۆ لێرە بی لە نازناوی پاکی کە زیاترت پێ نادرێ. ئەوە با پێت بڵێم نە بە ئینگلیز ئەبی و نە بە بەریتانیە بیت،
چکەم بۆ ئەمە سیستمێکی سەرمایەداریە ئێستا تۆ لە وڵاتی و من تەحەدای چەندین مامۆستای ئاینی یەکەم مزگەوتەکانتان تەسلیمم بکەن 4 هەفتە وتاری تیا ئەدەم ئەوەی کە خوا و پێغەمبەر ئەمر ئەکا ئەگەر لە بەریتانیاش جێم بووەوە بەم قورئانە جێم نابێتەوە 4 هەفتە ئەگەر من باسی پەلکە زێڕینە بۆ ئێوە بکەم بزا کانسڵ مزگەوتەکەدا ئەخایان بۆیە بۆ مسلمان ساحەکە هێندە بچووک بووەتەوە قەسەم بەخوا ڕۆژی ئەوەیە نەفسی نەفسیە وەکو پێغەمبەران چۆن لە قیامەتا ئەیڵێ خۆشەویستان من ناڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ وتی خەڵکی تیا چووە یان خۆی تیا ئەچێ یان ئێوە لە ناویان بەرێ بەڵام ئەمە واقعی ژیانە ئەبێ واقع بین ئەو ڕوحیەتە زندووکەرەوە لە مناڵەکەتا کە لە سێم خاڵە ئەفەرمێ تربیتهم على حب الله ومراقبته في حياتهم مناڵەکەت لەسەر خۆشەویستی خوا پەروەردە بکە کاتێک کە ئەچیتەوە بۆ کوردستان مناڵ ڕەزیلی لە مەسروفاتە مەکە هەر وەک چۆن لێرە ڕەزیلی ناکەی مناڵەکەت بەرە بۆ عەمرە مناڵەکەت بەرە بۆ مەکە شوێنی مەهدی ئیسلامی پێنیشاندە ئەوەندە مناڵەکانمان خۆی کریستیانۆ ڕۆناڵدۆ و کۆمەڵێشتی لاوەکی کە گەیشتۆتە ماڵی ئێمەی بانخواز و داعیەکان فەکەیفە بە ئێوەی داماو پێویستە مناڵەکەت لەسەر ئیسلام گۆشکەی هەوڵی لەگەڵ بدە خۆشەویستەکەم ئەی بۆچی خوای پەروەردگار لە قورئانە أفرمي ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما من لك أمرم سيش دواي من أكوي أو ولد صالح يدعو له كشو كريكي شاك بجيب يلي دواي خود أي تو كركد بدرمان فروشي بحرام پروردت كردو لبير ميقام دور روشتد لو زادانا بر الله أبيه قسما بالله لأولو بخرابي پروردت كرد بيه هرشي تاوان بكا ديت سر انترستكيتو لقيامته هم يخن سر بالان سكت بەڵام ئەگەر لە ئیمان و تەوحید و قورئان و ئیسلام و حەڵاڵ پەروەردەکرد تا 16 ساڵ بە ذاتی خوا ببێتە گەورەترین مافیا تاوان بۆ تو نانووسرێت چکەم بۆ بەسەراتەکە ئیمامی عومەر پێشتریش لەسەر مینبەر باسم کردووە کابرایەکە چێتە لای ئیمامی عومەرە فەرمێ ئەی ئەمیری ئیمانداران کوڕەکەم لەگەڵم خراپە ئەفەرمێ بۆچی خراپە لەگەڵت ئەڵێ وەڵڵاهی بانگی کە تۆزێ نەسیحەتیکە ئەڵێ بانگیەکە ئیمامی عومەر تەبعەن شیدەتی هەبوو ئەوێ لێ تووڕە بێڵێ لێم تووڕەمە بە ئەی ئەمیری ئیمانداران گوێش لە من بگرە ئەڵێ وەختی خۆی ئەم پیاوە کە لە دایک بووم ناومینا قالۆنچە چی بکەوکاتەوە هەمووتانەزان ئەجەلەکم وڵا پیسی و گووکۆ ئەکاتەوە گوێزەبانەی بۆم نەکرد ناوێ ڕێک و پێکی لێم نەنا دایکمی خۆش نەویست ئێستا ئەتوێ من چی بۆ ئەوکەم ئیمامی عومەر فەرمووی بڕۆ پیرۆزت بێ پێش ئەوەی کوڕەکەت عقوقی والیدین کات و عاق بوویتە لەگەڵی دەبڕۆ بیخولێنەوە ئەوە ئەخلاقت بۆیە ئێستاکە کوڕەکەت ئاوایە لەگەڵت بۆیە خۆشەویستان ئەمە دەرسێکە بۆ خۆم قەسەمەن بیلا شەماتە نییە نەسیحەتە یەکەم کەس بۆ خۆم و پاشان بۆ ئێوەی خۆشەویست و خۆشەویستان شتێکی تر هەیە با دنیا دەورەمان نەدا لە جیهانی ڕۆژئاوا هەر ماڵێک هەر حاڵێک کە تۆ پێکەوەی ئەنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ نەسیحەتی من و تۆی کردووە ئەفەرمێت ليس لأحد من هذه الدنيا هيج كسير لأيما لم دنيا لم سيشتبه درنية يكم سوى بيت يسكنه بيت قال مالك كتيايا دانشي باشا يساكتو اگر دخانو تيه لبير ميقام بمورجيج كريوتا چي قيمتي هي يخوتو ليه خانو دانشي ساعات يكت هيا باي 5000 و 10000 باوانه لدستا يخو اگر سيانته بيبي كده دست همو خلق ليه مشيته اگر دور لروي جنابتان بيلاويكي ماركه لبيتايا باي 500 باوانه دوو جوت گۆرەوی بکەرە پێێتەوە بەخوا قەسەم پێت بە هیچ پێڵاوێکەوە ناچێت سیوا بەیتین یەسکونه باشە خۆشەویستان ئەو ثەوب یەلبەسه یان جلێک ئەیکەیتە بەرد وەرە دوو تیشێتی مارکە بێنە بیکەرەبانێک ئابزا جوانی هیچی هەیە خۆشەویستان دەخان و تەبێ لێ خان و دائەنشی ئامان یەک خان و پێکەوە بنە با حەڵاڵ بێ 100 دەسقات و چاکەت و پانتۆڵ و شاڵی کوردی 15 وەرەقەیت هەبێ قەسەم بەخوا یەک دانەی لەبەر ئەکەی تو خوا با جلەکانت حەڵاڵ بێ أو زاد يقيم صلبة بيغمر صلى الله عليه وسلم فرميان خواردنيك لزقتا أبي بوي بشتت وقت بياو برزوكا كنا براي برزم حرام فيا مكة وخلشي سرد في شوركا لوتارا ما مصاباسي مشروب مكة ما مصاباسي جگره مكة وباسي درمان خور مكة وباسي أحزابي سياسي مكة أي باتشيد بوبكم ولا فيهم بلا باتشيد بوبكم كاكا أعندكم كتاب فيه تدرسون لخير يم قرآن اشتيتر هيك خلق يشتيني وقوشتي برازي في وانا أجلكم الله يا أخي قينا يعني إما وما ليها تقول أحزابي سياسية ترسينا نيوش قونا كانش ما مصاباسي الربا مكة يا باشا بس تشاو
مامۆستا باسی جگەرە مەکە ئای بەبان دیەم مامۆستا کورە بەخوا حەقە بگیرم نەک ئارەق بکەم بەخوا ئەم وتارەم حازگرە قەسەمەن بیلا بەتەی ناگریاوە بەڵام کە دێمە سەر مینبەر گریانم ئەوەستێ بۆ حاڵ خۆم خۆشەویستان ئەو ئارەقی گریان و شەرمەزاریمە بەرامبەر ئێوە ئەوەستم مامۆستا باسی دەرمان فرۆش مەکە باسی ئۆفلایسنس مەکە لەبەرەوەی هاوکاریتانەکە تو خوا مزگەوتێ بە حرام پێکەوە بدرێ موسڵمانێ پەروەرداکە کە هیچ قیمەتی نەبێت دوور لە ڕووی جەنابتە خۆشەویستان 5 پاوەنی حەڵاڵ هی پیرێژنێکی کورد بە 50,000 پاوەنی حرامخۆرێک ناگۆڕبەوە ئالۆ ماوە لە ماڵێک دانیشتو بوون بۆ جەنابی مامۆستایشم باس کرد برایەک ڕەنگە ئەمە ببیستێتەوە حەجەکەم گوێی لێبێت وتم ئیشاڵڵا بە تەمام پرۆژەیە جوان دروستکەم بەس ئیشاڵڵا نایکەم لەبەرەوەی بە کەڵک نایە کورد نەگەیشتۆتە ئاستی پاکستانی و کۆمەڵی خەڵک شتی زەخمی بۆ بکەیت هەر ئەوەیە لەگەڵ یەکا شەڕکەین من لەگەڵ ئەو مامۆستایە ئەو لەگەڵ من ئەو لەگەڵ ئەو هەرێکی گروپیە دروستکەین خۆمان سەرخەین وتی مامۆستا ئەگە پرۆژەی زەخمت کرد بای 2 ملیۆن و 3 ملیۆن دۆلار فعەلەیکە بیجگەرە فرۆشەکان خۆت بگەێنەر جگەرە فرۆشەکان پارەی چاکە بەر وتم دەوەرە باوکم کابرایەکی موسڵمان لە جیاتی ئەوەی بڵێ بڕۆ مامۆستا ئەو برایانە بانکە بڵێت خوا کۆمەڵێ پارەتان پیا کردووە بەسەتەوە ببکە واللهی براکانم لە خۆشەویستیمە و قسەتان بۆ یا ڕەبی خوایە ئەم مامۆستا عادیلە لە دنیا ڕوو ڕەش بکەیت و لە ڕۆژی قیامەتا لەگەڵ هامان و فیرعون حەشری بکەیت ئەگەر حەز نەکەم هەمووتان ئاخر مۆدیلی سەیارەتان پێ بێ ئاخر مۆدیلی ڕیشەکەتان دابێنن نەک بیتاشن ڕۆنی لێ بدەن هەمووتان ژنەکانتان حیجاب بێت هەمووتان مناڵەکانتان بە ئەخلاق بێت هەمووتان جوانترین ڤێلاکانی بەریتانیا هی ئێوە بێ خوایە من پێم خۆشە خۆم کرێکی بم بەس موسڵمانانی ئەوروپا هەمووی لە خانووی حەڵاڵا بێ ئەوە خۆشەویستی منە بۆ تو من دەست ماچ ئەەکەم پێت ماچ ئەەکەم ئێمە لە حرام دوور نەکەوینەوە خوا زیاتر زەلیلمانەکە خۆشەویستان ما نبت شعر من حرام فالنار أولى به قسم بخوا مامۆستا عادیل وتار بۆ ئێوە ئەخوێنی حرام پێیاکە ئەو مووە ئەبێ بستوێ لە جەهەنەمە قسەی مامۆستا عادیل و فڵان نەتان خەڵەتێنی ڕەحمەتی خواتان لێبێ داواکەم لە خوای پەروەردگار عاقبەت خێرمان کە داواکەم لە خوای پەروەردگار وشیارمان کاتەوە داواکەم لە خوای پەروەردگار لەم کاتەیە دوعا گیرایە بپارڕێنەوە خوای گەورە دوعاکانمان وەرگرێ ئامین بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي خۆشەویستان و بەڕێزان پێغەمبەر صلى الله عليه وسلم أفرمي كل الناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها أفرمي همو إنسانك بيانان لبيرميغامي لشاري بيرميغام بياني زو هلا سيو درجة يغدو أي يسعى لرزقه بدواي رزقك يا أقري فمعتقها أو موبقها أما لناو بازار شي أدوزيتوا خزي في الحياة الدنيا وعذاب الآخرة سرشوري لدنيا بناد أنا بو مالو سروتيك بياي أكا شكم حرامة خلتي لو حرام خورة تخواوك أو نيوش بكم تخواوك أو حجكم تخواوك أو خيركم نايكم من بيا وقت نيوش كمان مامۆستا عادیل سيارك حرامة مالك حرامة واني لمزقود نيوش كان همو حرام خورة هركاتي خواه قسكشي والله تواو والله قسكي تواو كابراي ملحد والله قسكي تواو كابراي بيدينو هەڵگەڕاوە لە ئیسلام وەڵا قسەکەیتەوە بە بەڵگەی ئاەت بۆتە لەو قورئانەیە قسەی باو باپیرم بۆتان نایەنم خوای گەورە إن الله تبارك وتعالى أبو هريرة فرمودەکە ڕیوایەتەکە أمر المؤمنين كما أمر به المرسلين خوای گەورە ئەمری بە ئیمانداران و ئێمە کردووە چۆن ئەمری کردووە بە محەممەد المصطفى صلى الله عليه وسلم يا أيها الرسل كلوا من الطيبات لپاک بخۆن يعني لە حەڵاڵ ئەی پێغەمبەران باشە کە ئەچیتە دەرەوە یان ئەوە تا خۆت زەلیل ئەەکەی بۆ دنیا بە حرام و یان ئەوە تا نفسی خۆت ئازاد ئەەکەی بۆ ڕۆژی قیامەت بە بۆیە خۆشەویستان پێغەمبەر صلى الله عليه وسلم بە دایکە عایشە ئەفەرمێ یا عائشة اتقوا النار ولو بشق تمرة ئەی عائشە ئەی مسڵمانان خۆتان بپارێزن بە یەک لەتە خوورما لە ئاگری دۆزەخ و بێباوەڕانیش ئەو کەسانی کە بێباوەڕن ئەمرن خۆشەویستان هەرچی بدەن لە ڕۆژی قیامەتا خوالیان وەرناگرێت ئێستاکە من و تۆ یەک لەتە خوورما لە دۆزەخ دوورمان نەخاتەوە بەڵام ئەو کەسەی کە بێباوەڕ و بێدینە خوای گەورە عاقبەت خێرمان کە کە ئەچێتە قیامەت پڕاوپڕی ئەم سەرزەویە ئاڵتون بدا خوا لێی وەرناگرێت و لە کۆتایی وتارەکەمە شعرێکی ئیبن ڕەجەبی حەمبەلیم هاوردووە چەند بەیتە شعرێکە حەز دەکەم بۆتان بکەمە کوردی ئەمە خۆش مەگرێتەوە ئێوە شەگرێتەوە ئەم شعرە باسی زەمی نەفسەکە وەرە باس زەمی نەفسی خۆمان کردن پێکەوە أفي دار الخراب تظل تبني وتعمر ما للعمران خلقت
وما تركت لك الأيام عذرا، لقد وعظتك لكن ما اتعظت، تنادي للرحيل بكل حين وتعلن إنما المقصود أنت، وتسمع النداء وأنت لاه عن الداعي كأنك ما سمعت، وتعلم أنه سفر بعيد وعن إعداد زاد قد غفلت، تنام وطالب الأيام ساع وراءك لا ينام فكيف نمت، معائب هذه الدنيا كثير وأنت على محبتها قد طبعت، يضيع العمر في لعب ولهو ولو أعطيت عقلا ما لعبت، فما بعد الممات سوى جحيم لعاص أو نعيم إن أطعت، ولست بآمل ردا لدنيا فتعمل صالحا فيما تركت. إمام ابن رجب أفرمي أفي دار الخراب تظل تبني، ألم بيرميقام إيش أكيك وها هتلر ببردوام سطيار لبان بيرميقام قصفيا كرد، أو تاريخي أم شارية كت باي تختي لندن قوازرايا بو بيرميقام لبروي أم دولتك شي لسرهبو ألي رب بنياديني ما للعمراني خلقتا تو بو بنيادناني هتا ايدان راوي إيشكا لحلال بياك خوا بيي خوشة بيغمر صلى الله عليه وسلم بصحابة عليه مالكتها موي مبخشة من على كانت بدولمني جيبي لي خير ترى من باسي وناكم تركي دنياك تو بو أو دروس نكراوي زياتر لبنجا خانو تبيتو نتواني ببيت الريو شان خانويك باريكي كم لدولمني من على كانت بقرق دسماية بو قيامت. ما تركت لك الأيام عذرا بخوار روجان هيج عذريكي لبردم منو تويا نيشتوا لقد وعظتك لكن ما اتعظت ما مساعدي زور آموشگاريتي كل خواي پروردگار أم نفس بلام ورد نقرد تنادي للرحيل بكل حين همون روجي بانك تكن بور رويشتن حاجي فلان لبيرميقام وفاتي كرد دادا فلان لليستر وفاتي كرد ماموستا فلان للندن وفاتي كرد حاجي فلان لسي سايق وفاتي كرد تنادي للرحيل بكل يوم همون روجيك تو بو رويشتن بانك أكري وتعلن إنما المقصود أنت بخواك أتيبو نيجي جنازة ما بستكتوي خو أونية كمردوه يتو تاتشاني أتيبو سر جنازة وبير لمردن ناكيتوا وتسمعك النداء وأنت لاهن همون روجي جوال لبانجا بانجي مردن بانجي نيش تو خريكي له لعبي بو خود عن الداعي كأنك ما سمعت لو كسيك بانجتك وكوايا هر كربي تجوال لي نبي وتعلم أنه سفر بعيد سوێنتانە دەم بەخوا کێ لە ئێوە عەقیدە و بیر و باوەڕ ڕیوانیە ڕۆژێکی زۆر سەخت لە پێشێتی خوا لە قورئانە ئەفەرمی عەلە الکافرینە غەیر یەسیر نوح 950 ساڵ دەعوەی کردووە کە من نیو سەعات قسە بۆ ئێواکەم ئێوە هیلاکە بن و من دەست ئارەق ئەکەم 950 ساڵ لە ناو ئومەتێکا دەعوەی کردووە ئێوە ئەچنە لای لە ڕۆژی قیامەت ئاڵێن بەس با حەشر دەست پێ بکە ستاین بەس خوای گەورە ئەمرەکە دەرکا کێشەمان نییە ئەفەرمێ نەفسی نەفسی ئەی هاوار بە ماڵمان ئێمە هەمومان نەزانین ئەو سەفەرە سەختە لە پێشمانە وعن إعداد زاد قد غفلت هەمووشمان لە زاد و زەخیرە بۆ قیامەتی خۆمان غافڵین تنام وطالب الأيام ساع من و تۆ بۆ خۆمان لە خەوی غەفڵەتین بەخوا دووشەم دێ سێشەم دێوی بەخوا زۆربەتانەڵێ دەی خوایە ئەم ویکەندە بێ بەس بۆی معاشی غەسلەکەم وەرگم کورە قوربە بان سەرت کورە تو تەمەنت تەواوە بێ ئەی خوایە زوو سەفەرەکەم بکەم کورە کێڵێ ئەو سەفەرە کۆتا سەفەرت نییە و نامری وەکو ئەفەرمێ وەڕائەکە لا ينام فكيف نمت بخوا دوشم وسيشم بود نخوتوا چۆن جەنابەت خەوت لێ ئەکەوێکە سوور ئەزانی دوژمنێک بەڕێوەیە ئەویش مردنە مردن گەورەترین فیتنەیە ڕوبەڕووی ئینسانە بێتەوە گەر ئیمانی نەبێ خوا بمان پارێزێ معائب هذه الدنيا كثير عيبي أم دنيا قال زورة وأنت على محبتها قد طبعت بخوا دنيا عيبي زورة بلام خوش ويسي دنيا هاتشون إنساخكي إسا أم ورقية دانا بين ربان جهازي برينتريك وهزار دانا بدأ دمي وهر طبعيك بخوا يمد ظلمان لسر خوشويسي دنيا طبع بوا وكو ابن رجب حنبلي فرمي يضيع العمر في لعب ولهو تمن ما انهمي لعو لهب بيرزديا حفليكا كما خالوم جنيني قيتيكا ما مسا ججني انما ججني تي ججني خواردنو شش طلبازم كردو بادر كي باتو زي قشكم دركي بخوا جن فلان كز لجن من جوانتره كل ما همو تمن ما له لعب الريك خوشويستان في لعب ولهو خوا عاقبه خير ما بك هموش تكان بروحي رياضي وقالتو فشكيات ورقرين واو كسانش يسنا جهنم ام اياتا ايانغريتوا ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين وكنا نخوض مع الخائضين كنا مع مساكي وايا انا برچوات بينز دار زياد اللي يدن بخوا ايو بيش يما شق اخون بخوا ملاكان بيش يما اسنا جهنم
هەردووکمان نەچینە جەهەنەم و ڕێی خوا نەگرین. ولو أعطيت عقلا ما لعبت بخوا أجر منو تو عقل ما نبي ياري بداهات خو ما ناكين خو عاقبة خير مامك. فما بعد الممات سوى جحيم لعاصي لدواي مردن لدوزخ زياترني أبو تاوان بان خو عاقبة خير مامك أو نعيم إن أطعت يان لوي وسرتاي خوش كان دس في أكا أجر إطاعي خو في غمر كيدو شوني دينك بكوي صلى الله عليه وسلم. ولست بآمل ردا لدنيا ألوي أملتني بقريتو بو دنيا ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما ترك فتعمل صالحا فيما تركت بلي خوايا خوابم قرينو بس أمجارة ولو أن لنا كرة فنكون من المؤمنين خوايا بس أمجارة زندوم كروا وعد بي بوعدي بياو أبي إيمان داربين بيش أوي بيان بو تار خوش ويستان للاي قبرسانيك ورد بوين قسم بخوا قبركان أو أند زور بو قبري مسلمانان صد أواني أمز قوتا خلقي تيايا لو قبرسانة جيبوتو حيج تيك لقل خومانا نابي تەنها کفنەکە نەبێ داواکەم لە خوای پەروەردگار ئەم قسانەیە کەم کەس خۆم سوودی لێ ببینم. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر من نصر الدين واخذل من خذلنا وخذل المسلمين. ربي آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها يا رب العالمين. يا الله داوال ليكين وليت بارين وبناوي جواند بصفاتي برزت همو لايكمان عاقبة خير بكي. يا الله أوانينا خوش شفايان بدي يا الله أوانينا خوش شفايان بدي يا الله أوانا من قرزارين قرزة كمان بو آسان بكي أوانا من شيء معلوم نالمان يبو من آسان بكي. اللهم اهدي ضالتنا يا الله أو جنجاني كهاتن بو أوروبا جياني دروسكنو قم رابونا يا الله هدايتي عم بدا يا الله جنجكان ما نستر شقا مكان بكشين رو يا الله هدايتي قم راكان ما بدا هدايتي لا ريكان مان بدا يا الله دينك مان لا عزيز بك يا الله همو لايك مان عاقبة خير بك أم جمع دا مبرينا هتا همو مان لبهشتا كوكيتو يا رب العالمين. يا الله داوال ليكين وليت بارين وبناوي جواند بصفاتي برزت هر كسي كيشيكي هي بوي آسان بكي هر كسي سجن وديلة وأسيرة بسر برزي بيجيريتو ناو مالو منالي أجريش مستحق يا الله بكي تكفارتي تاوانا كاني. يا الله داوال ليكين وليت بارين هر مسلمانك لهر شوينك زليلة يا الله بعزتي بكي. يا الله داوال ليكين وليت بارين وعمولاك من عاقبة خير بكي. يا الله ليت بارين وبنا وجوانا كانت بصفات برزة كانت هموه هواو آوات من أوبي بلين اللهم لا عيش إلا عيش الآخرة. خوايا هيج جيانك نية شايستي فوس بي وليدانو خوش گزراني بي إلا أو روجنا بك إمامي أحمد أفرمي يكم بيد لنا وبهج جير أكي آمين. إن الله وملائكته يصلون على النبي.